ئینسانی ئیماندار پێویستە کاتێک کە دەردەچێ بۆ سەیران و سەفرە چەند ئاداب و ڕەوشتێک ڕەچاو بکات و هەروەها جێبەجێیان کات. بۆیە بە کورتی باس لە ئادابەکانی چوونە دەر و سەیران و سەفرە دەکەین. یەکەم لەو ئادابانەی کە ئینسانی ئیماندار پێویستە لە کاتی چوونە دەردا ڕەچاوی بکات و جێبەجێی بکات بریتیە لەوە کە ئینسان یەکەمین شت بیرت نەچێ بە ناوی خوای پەروەردگارەوە دەربچی. بیرت نەچێ کە ناوی خوای پەروەردگار و بیسم الله بکەی بەر لەوەی کە دەربچی. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کارێک بە ناوی خوای پەروەردگارەوە دەست پێ نەکات ئەو کارێ دوابڕاوە. بسم الله یعنی بە ناوی خوای پەروەردگار دەست پێ دەکەم. دووهەم یعنی من بە ناوی خوای پەروەردگارەوە بە قووەت و هێزی پەروەردگار ئەو کارە دەکەم. وسێمیان بسم الله یعنی من کە ئەو کارە دەکەم بە پێی شەریعەتی خوای پەروەردگار ئەو کارەیە دەکەم. ئەنجا ئینسان دوعای سەفەری بیر نەچێت. بسم الله سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. هەتا کۆتایی دوعایەکە ئینسان بە کوردیش بێت دوعای چوونە دەر و چوونە سەفەری لەبیر نەچێ. بەڕێزان ئەوە یەکەمین ئاداب و یەکەمین خوو ڕەوشتە ئینسان بەر لەوەی کە دەرچێ لە ماڵەوە ناوی خوای پەروەردگار و دوعای سەفەری بیر نەچێت. دووهەمین لە ئادابی چوونە دەر و سەفرە و سیاحەت بریتیە لەوە کە ئینسان لە ماڵەوە باوک و دایکی بەتەنیا بەجێنێڵێت. بۆچی؟ چونکە خوای پەروەردگار لە دوای پەرستنی خۆی فەرمانی کردووە کە ئینسان لەگەڵ باوک و دایکیدا چاکەکار بێت. ئینسانی وا هەیە لەو ڕۆژەیەدا دەردەچێ بۆ خۆی لەگەڵ ماڵ و منداڵی دەڕوا و کەیف و سەفا دەکات لە دەرەوە و لەو دەشت و دەرە کەچی باوک و دایکیشی کە پیرە یاخود پیریش نییە بەڵام لە ماڵەوە جێی دێڵێت و بۆ خۆشی دەڕوات. خوای پەروەردگار دەفەرمێت وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. دوای ئەوەی کە دەفەرمێ خوای پەروەردگار بڕیاری داوە ئەمری کردووە کە دەبێت تاک و تەنها خوای پەروەردگار بپەرستن. دوای ئەوە لە دوای پەرستنی خۆی دەفەرمێ لەگەڵ باوک و دایکتاندا چاکەکار بن. ئەنجا یەکێکیش لە چاکەکان ئەوەیە بەڕێزان کاتێک کە بۆ خۆی دەچێت بۆ خۆشی و ڕابواردن و سەیران و سەفرە باوک و دایکیشی لەگەڵ خۆی بەرێت و لە ماڵەوەیان بەجێنێڵێت. سێهەم لە ئادابی چوونە دەر و سەیران و سەفرە بەڕێزان لەو مانگەیەدا و لە بەهاردا ئەوەیە کە ئینسان بیری نەچێت کە ئینسان موسڵمانە و ناوی موسڵمانی و ئیسلامەتی لێیە. ئینسانی ئیماندار لە هەر شوێنێک بێت بە خوو ڕەوشتی جوانی لە خەڵکی دیکە جیا دەکرێتەوە. بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت اتق الله حيثما كنت. لە هەر شوێنێک بی لە خوای پەروەردگار بترسێ. لە هەر شوێنێک بی حەزەر کە لەوەی کە سنوورەکانی پەروەردگارت نەشکێنی. کەواتە ئینسانی ئیماندار لە ماڵەوە بێت لەسەر کار بێت لە سەفرە و سیاحەت بێت بەندەی خوای پەروەردگارە. دەبێ ئینسانی ئیماندار پابەندی بڕیارەکان و شەریعەتی خوای پەروەردگار بێت. ئینسان شکری خوای پەروەردگاری بیر نەچێ بەڕێزان لەو ڕۆژەیەدا چونکە خوای گەورە دەفەرمێت لئین شەکەڕتم لەئەزیدەنەکم. بەتەئکید ئەگەر ئێوە شکرانەی نیعمەت و چاکەی خوای پەروەردگار بکەن خوای پەروەردگار چاکە و نیعمەتتان بۆ زیاد دەکات. بەڵام وەلئین کەفەڕتم ئین عەذابی لەشەدید. ئەگەر ئێوە کوفرانەی نیعمەتی خوای گەورە بکەن دڵنیابن بزانن سزای خوای پەروەردگار زۆر بەئێشە. یەکێک لەو شتانەی کە ئینسان پێویستە شکری بکات بەڕێزان ئەو بەهار و ئەو کەش و هەوا خۆشەیە کە خوای پەروەردگار بۆ ئینسانەکانی ڕەخساندووە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم تعرف إليه في الرخاء يعرفك في الشدة. خوای گەورە دەفەرمێت ئەتۆ لە کاتی خۆشیدا خوای پەروەردگارت لەبیر بێت خوای گەورە لەبیر نەکەی خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و بەڵام موسیبەتدا بەهاناتەوە دێ و ئەتۆی لەبیر دەبی.
بەڵام ئینسان کە لە خۆشیدا خوای لەبیر نەبێت دەی لە ناخۆشیدا هەر مەجبورە هاوار کاتە خوای پەروەردگار خۆ هیچ کەسێکی دیکە نییە. بۆیە ئینسان لەو ڕۆژانەدا شکری خوای پەروەردگاری لەبیر نەچێت. چوارەم لە ئادابی دەرچوون و سەیران و سەفرە و سیاحەت بریتیە لەوە کە ئینسان ئاگای لە جلوبەرگی ماڵ و منداڵی بێ بەڕێزان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوانن و هەمووشان بەرپرسیارن لەوەی کە لە بەردەستاندایە. ئەها ئینسانی شوان دەبێت مەڕ و ماڵاتەکەی چاک بلەوەڕێنێت، دەبێت تووشی زەڕ و زیانیان نەکات و دەبێت ئاگای لێیان بێت. ئینسانی ئیمانداریش بەرپرسە لە ماڵ و منداڵەکەی خۆی بەڕێزان. هەر ئەو خەڵکە موسڵمانەیە و هەر ئەو خەڵکی ئێمەیە کاتێک کە ئینسان دەیبینێت لە شوێنێک لە سەفرە و سیاحەتێکدا بڕواتان بێ نایناسێتەوە بەجلێکی زۆر ناشەرعی دەچێت خۆش و خەڵکیشی تووشی تاوان دەکات بەڕێزان. مامۆستایە گێڕایە گوتی وەڵا پیاوێک گوتیەتی بەخوا مامۆستا پێم خۆشە خێزانەکەم زوو بڵێ با بچین بۆ دەرەوە. دەڵێ گوتم بۆچی پێت خۆشە؟ گوتی وەڵا مامۆستا خێزانەکەم لە دەرەوە ئەوەندە جوان خۆی دەڕازێنێتەوە بە شێوازێکی بێشەرعی کە دەچێتە دەرەوە نایناسمەوە زۆر جوان خۆی دەڕازێنێتەوە، بەڵام لە ماڵ بە پێچەوانەوە دەی بەڕێزان دەبێت لە ماڵ ئافرەت بۆ مردی خۆی بڕازێنێتەوە، بەڵام کە چۆ دەرەوە ئادابە شەرعیەکان ڕەچاو کات وەجل و بەرگی شەرعی لەبەردا بێت. بۆیە یەکێک لە ئادابەکان و خۆڕەوشتی ئینسانی ئیماندار ئەوەیە کاتێک کە دەچێتە دەرەوە بەڕێزان ئاگای لە جلوبەرگی ماڵ و منداڵی بێ، ئەمەش یەکێکە لە کارە گرنگەکان. پێنجەم ئینسان لەگەڵ هاوڕێی باشدا بڕوات، لەگەڵ کەسێکدا بڕۆ کە لەگەڵ خۆتدا دێتەوە بۆ ئەوەی تووشی سەرئێشە نەبی، بۆ ئەوەی تووشی گوناه و تاوان نەبی، چونکە گوناه دەکەی و دوایی کە هاتیەوە تامی دەڕوات و سزاکەشی چاوەڕێت دەکات. بۆیە دەڵێ گوناهت کرد تامی ڕۆی سزاکەی وا چاوەڕێتە دەفەرمێسکی پەشیمانی هەڵوەرێنە هەتا دەمری. ئەوەتە ئینسان تاوانێک دەکات دوایی دێتەوە لە جیاتی ئەوەی بیر لە مەخلوقاتی خوای گەورە بکاتەوە، ئینسانی وهەیە بە تاوانباری ئەوە دێتەوە خوا پەناماندات. شەشەم لە ئادابەکانی دەرچوون و سەفەر و سیاحەت بریتیە لەوە کە ئینسان شوێنێکی گونجاو هەڵبژێرێت بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵی. نابینن زۆر کەس هەیە لەو ڕۆژانەدا لەسەر جادەکان ماڵ و منداڵی خۆی عەرز دەکات بۆ خەڵک، خۆی و خەڵکیش تووشی گوناه و تاوان دەکات. ئەوە تا بۆ خۆی سەرگەرمی خواردن و فڵان و فیسارە کەچی تەماشا دەکەی ماڵ و منداڵەکەشی لەسەر جادەی عەرز دەکات بۆ خەڵک، خۆشی و خەڵکیش تووشی گوناه و تاوان دەکات و خەڵک تەماشایان دەکات. بۆیە لەو ڕۆژەدا بەڕێزان گرنگە کە ئینسان شوێنێکی گونجاو کە لایەق بێ بە خۆت و ماڵ و منداڵەکەتەوە هەڵببژێری بۆ ئەوەی تووشی گوناه و تاوان نەبێ. حەوتەم لە ئادابەکان ئەوەیە کە ئینسان ژینگە بپارێزێت بەڕێزان. گوتمان ئینسانی ئیماندار بە خوو ڕەوشتی جوانی لە خەڵک جیا دەکرێتەوە. ئینسانی ئیماندار دەبێت لە هەموو کەسێک پاک و خاوێنتر بێت. پاک و خاوێنی هەر لە مزگەوت دانیە بەڕێزان. خوای پەروەردگار ئەو دنیایی بۆ ڕازاندووینەوە، ئەو بەهارەی بۆ جوان کردوین، پێمان دەڵێ ئێوەش پیسی مەکەن، پێمان دەڵێ ئێوەش دڵ و دەرونی خۆتان بڕازێننەوە وەکو چۆن خوای پەروەردگار ئەو دنیایی بۆ ڕازاندوونەوە. مامۆستایەک دەگێڕێتەوە دەڵێ لە وڵاتی بەریتانیا پیاوێکی کوردی لای خۆمان دەچێت بۆ گەراج بۆ ئەوەی کە شتێک بۆ سیارەکەی بکڕێت. دوای ئەوەی کە دەچێتە گەراجەکە لە ناو گەراجەکەدا لە شوێنێکی تایبەت تفێک ڕۆ دەکات. دەڵێ پیاوە دوکاندارەکە گوتی بەخوا هیچتان پێ نافرۆشم. گوتی زۆر ئەولا ئیملامان کرد. گوتمان بۆچی پێمان نافرۆشی؟ گوتی ئێوە تف دەکەنە ئەم وڵاتە و سەر ئەم زەویە کە ئێرە شوێنی تفکردن نییە، دڵنیابن بۆ ئەوەی جارێکی دیکە فێر نەبن ئەم خاکەیە پیسکەن، هیچ شتێکتان پێ نافرۆشم. گوتی هاتینەوە و هیچ شتێکی پێ نەفرۆشتین. ئەها بەڕێزان خەڵک چەند وڵاتی خۆی خۆش دەوێت. ڕاستە ڕەنگە زۆر هۆکار هەبێت لە ناو ئێمەدا وای کردبێت کە خەڵک دڵی بە وڵاتی خۆی خۆش نەبێت، بەڵام ئینسانی موسڵمان هەر چۆنێکی بێت دەبێت ژینگە و وڵاتی خۆی بپارێزێت. ئەوە یەکێکە لە خۆڕەوشتە جوانەکانی ئینسانی ئیماندار. هەشتەمینیان بەڕێزان ئینسان پێویستە کە دەچێتە دەرەوە هەوڵدا شتێکی تازە فێر بێت.
با هەر ئەوە نەبێ کاتێک کە هاتیەوە چۆنیەتی گاڵتە و گەپت بڵاوکەیەوە لە ناو خەڵک و لە فەیسبوک. با هەر ئەوە نەبێ ئینسانی وا هەیە کە دەچێتە دەرەوە دوایی دێتەوە شەو تەنها ئەوە باز دەکا و ئەوە بڵاو دەکاتەوە چۆن گاڵتە و گەپی کردووە و چۆن خواردنەکەی خواردووە و چۆن شیشەی لێداوە و دەی ئەمە کارێکی باش نییە بەڕێزان. زۆر کەس هەیە ڕەنگە نەیبێت کاتێک کە ئەوە دەبینێ ئەتۆ کە شتێک دەخۆی بۆ خۆت دەیخۆی ئاساییە، بەڵام بۆچی دوایی هەر ئەوە بڵاو دەکەیەوە؟ ئینسانی وا هەیە نیەتی ڕەنگە زۆر حەزی بۆی بچێت. بۆیە با هەوڵ دە ئینسان لەو شوێنەدا شتێکی تازە فێر بێت، بیر لە دروستکرا و مەخلوقاتی خوای پەروەردگار بکاتەوە. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێ قل سیروا فی الأرض، ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیان بڵێ بڕۆن بە زەویدا. بۆچی؟ بۆ ئەوەی کە فانظروا کەیف بدأ الخلق، تەماشاکەن ئەم دنیایە چۆن دروست بووە، ئەو بەهارە چۆن ڕازاوەتەوە. ئەمە هەمووی بەڵگەی قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگارە بەڕێزان. ئەوەیە کە ئینسان بیر بکاتەوە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار چەند زۆرە، بزانە هەموو وڵاتەکان کۆ ببنەوە، هەموو ئینسانەکان لەسەر زەویدا کۆ ببنەوە، بارانێکیان پێ نابارێت کە ئەو زەویە ئەوە سەوز و جوان کات. دەی ئینسان دەبێت بەڕێزان لەو شوێنەیەدا بیر بکاتەوە، هەوڵدات شتێکی تازە فێر بێت، زانیاریەکی تازە فێر بێت و بیر لە دروستکرا و دەسەڵاتی خوای پەروەردگار بکاتەوە. بۆیە ئیمامی شافعی فەرموویەتی تغرب عن الأوطان في طلب العلا، بڕۆ بە وڵاتدا بۆ ئەوەی کە بەرزی و شتە بەرزەکان فێر بی. ئەنجا وەسافر ففي الأسفار 5 فوائد، دەڵێ بڕۆ سەفەرکە بە وڵاتدا بڕۆ گەشت و گوزار بکە، بەڵام لەو گەشت و گوزارە و سەفەرەتدا دەفەرمێ 5 فوائد، ئاگاد لێ بێ 5 شت فێر بە. یەکەمیان فێر بە لەوەی کە دەردەچی تەفەڕج و هەمین، ئینسان دڵکراوەی و دڵخۆشی فێر بێت، خەم و خەفەتی نەمێنێت. چونکە دکتۆرەکان ئەمڕۆ دەڵێن بە پێی زانستی سەردەم زۆر لە دکتۆرەکان کەسێک کە دڵی تون دەبێت دەچێتە لای دەڵێ لە ماڵەوە بە تەنیا مەبە، بڕۆ بۆ دەرەوە، بڕۆ بۆ گەشت و گوزار و بڕۆ بۆ سەیران، بڕۆ مەخلوقاتی خوای پەروەردگار ببینە، بڕۆ سەفەرکە وەسیاحەت و سەیران کە نەخۆشیەکەت و دڵتونبوونەکەت نامێنێت. بۆیە ئیمامی شافعی جوانی فەرمووە دەفەرمێ 5 شت فێر بە. یەکێک لەوانە تەفەڕج و هەمین، فێر بەکە دڵ ئارام بی و خەم و خەفەتت نەمێنێت لەو سەفەرەیەتدا. دووهەم و ئیکتیساب و مەعیشەتین، هەوڵ دە قازانجێک بکەی لەو سەفەرەیەدا. وعلم، و هەوڵ دە زانستێکی تازە فێر بی، شتێک کە نەتزانیوە. مەرج نییە هەر خوێندن و خوێندنەوە بێ بەڕێزان، شتێکی تازە فێر بە. لەو دەشت و دەرەیدا بیر لە مەخلوقاتی خوای پەروەردگار بکەوە، بیر لە دەسەڵاتی خوای پەروەردگار بکەوە، بیر لە تەمەنی خۆت بکەوە، تەمەنی ئێمەش وەکو ئەو بەهارەیە پاشی فترەیەک و چەند ساڵێک نامێنێت و کۆتایی پێدێ وشک دەبێت. چوارەمیان دەفەرمێ و ئادابون، لە سەفەردا هەمیشە ئاداب و ئەخلاق و ڕەوشتی بەرز فێر بە. و پێنجەمیان و سوحبەت و ماجیدی، فێر بەکە لە تێکەڵاوی و هاوڕێتەکردنی ئینسانانێکی باش و خاوەن شکۆ و ئینسانانێکی بەرز ڕەوشتی جوان و دەرسوپەندی جوانیان لێوە فێر بە. بۆیە بەڕێزان پێویستە ئینسانی ئیماندار کاتێک کە دەچێتە دەرەوە لە ماڵ ئەو ئادابانە ڕەچاو بکات بۆ ئەوەی بیسەلمێنی لە هەموو شوێنێک، چۆن لە مزگەوتدا موسڵمانە و دەست بەدەست نوێژە دەی لە دەرەوەش بە هەمان شێوازە. بۆیە بەڕێزان دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت ئینسانی ئیماندار لە هەموو شوێنێک نابێت لە هیچ شوێنێکدا لە خوای پەروەردگاری خۆی بێ ئاگا بێت، دەبێت لە هەموو شوێنێک بیسەلمێنێ کە ئینسانێکی ئیماندارە، کە ئینسانێکی ڕەوش جوانە، خەڵک بێزار ناکات، زیانی بۆ خەڵک نابێت. ئەمە یەکێکە لە دەرسوپەندەکان بەڕێزان. پێمان دەڵێ ئینسانی ئیماندار لە هەموو شوێنێک، لە هەر شوێنێک بێت لە خوای پەروەردگاری خۆی دەترسێ و پابەندی شەریعەت و بەرنامەکەی خۆیەتی. و دووهەمینیان ئەو بابەتە پێمان دەڵێ ئەنتە عەبدون، ئەتۆ ئینسانێکی بەندەی، والعەبد مقەیەد بیەدی سەیدیه.